مێشک و بیری جیرۆدەی کێشە خێزانیەکانی نابێت، کەسێکی سەرکەوتوو دەبێت لە تەواوی بوارەکانی ژیانی تریدا بەویستی خوای پەروەردگار. یعنی ئەگەر ئینسان لە ماڵەوە لەگەڵ هاوسەر و هاوبەشەکەی ژیانیدا لەگەڵ هاوژینەکەی خۆیدا زۆر ئاسوودە و ئیسراحەت و تەبا و ژیانی پڕ لە ڕێز و خۆشەویستیان هەبوو، ئەو کاتە مێشکی جیرۆدەی کێشە خێزانیەکان نابێ. لە دەرەوەی ماڵ زۆر بە جوانی بە مێشکێکی ئیسراحەتەوە کارەکانی بەڕێ دەکا. بەڵام بەخوا هەر مرۆڤێک پیا و بێیان ژن بێ، هەر کارێکی هەبێ، هەر پرۆژەیەکی هەبێ، هەر ئامانجێکی گەورەی ژیانی هەبێ، ئەگەر لە ماڵەوە کێشەی خێزانی هەبوو بە مێشکێکی پڕ لە کێشە و ئاڵۆزاوی و بیر و خەیاڵی خراپەوە بە ناڕەحەتی دەرونیەوە لە ماڵەکەی چۆ دەرەوە چۆ سەر کارەکەی، وەڵای پرۆژەکانی فەشەل دێنن. ئەگەر کاری خەڵک بکە کارەکە مردار دەبێتەوە. ئەگەر بۆ خۆی کەسێکی بەتوانا بێ و پێشتر چەند پرۆژەی جوان و ئامانجی گەورە لە دڵ و دەرونیا بوو بێ، هەمویان هەرس دەهێنن. بیناکەی هەرس دەهێنێ تەنها بیری لای ئەوەیە نیوەڕۆ کە ئێوارە شەو چوومەوە ماڵەوە، خوا دەبێت دیسان هاوسرم چ بەهانەیەکم پێ بگرێ، چ ئاژاوەیەک ڕوو بدا، داهاتووی ئەم ئاژاوەیە چی لێبێ. ئەم مێشکە کار ناکە، هەموو تەرکیز و هەموو فۆکسی دەسێتە سەر کێشە خێزانیەکانی و ئەو کەسە بە توانایی کە چاوەڕی ئەنجامی گەورە خێری گەورەی لێ دەکرا بەرەو کەسێکی هەرس خواردو و شکست خواردو دێتە خوارەوە. سێیەم بە ئومێد و هیواوە هەنگاو بەرەو پێش دەهاوێ. ئەو کەسەی کەوا لە هاوسەرگیریدا سەرکەوتووە کە تەماشای هاوسەری دەکا، دڵی خۆشە، ڕووی خۆشە، بۆنی خۆشە، خۆشەویستی لێ دەبارێ، زەردەخەنەی بۆ دەکرێ، ژن بۆ پیا و پیا بۆ ژنەکەی بە هەمان شێوە هیوا و ئاوات لە دڵیا دروست دەبێ. ئەمجا بیر لەوە دەکاتەوە چ کارێک بکەم بۆی ئەم هاوسەرە چاکەم لە دەست نەچێ، ڕۆژ بە ڕۆژ بە ئەندازەی توانا هەوڵ بدەم خۆشبەختی کەم، هەوڵ بدەم کەوا خۆشیەکانی ژیانی بپارێزم. بیر لەوە دەکاتەوە بەویستی خوای گەورە داوا لە خوا دەکەین منداڵی ساڵحمان پێ ببەخشێ، نەک منداڵێک چەند منداڵمان هەبێ. ئەمجا بیر لەوە دەکاتەوە خوای جان بەویستی تۆ لە دەمی خۆمی دەگرمەوە شت پاشەکەوت دەکەین. ژنەکە بە هەمان شێوە لە ماڵەوە زیادە خەرجیەکان دەگرێتەوە، هەندێک دەست پێوە دەگرێت، چونکە دڵی بە ژیانی هاوسەریەکەی خۆشە. یەکسەر هێشتا منداڵ نەبووە بیر لە داهاتووی منداڵێکی دەکاتەوە، بیر لە داهاتووی چەند منداڵێکی دواتر دەکاتەوە. بزانە ئەم ماڵەت چۆن بەرەکەتی تێدەکەوێت، ئەم خێزانت چۆن گەشە دەکا، چۆن ئەگەر داهاتێکی کەمیان هەبێ بە دڵسۆزی پیا و ژنەکە خوا بەرەکەتی تێدەخا و زیاد دەبێ بۆیان. بەڵام خوا نەخواسە ئینسان ئەگەر لە سەرەتای ژیانی هاوسەرگیریەوە هەستی بە شکست کرد، هەستی کرد ژنێکە پیاوەکەی وەکو پێویست خۆشی ناوێ، پیاوێکە هەستی کرد بە خواژنەکەی وەکو پێویست خۆشی ناوێ، ڕێزی لێ ناگرێ، وەڵا ئومێدەکانی دەپوچێنەوە. ئەمجا هەر بیر لەوە دەکاتەوە هەر منداڵی نەبێ، هەر بیر لەوە دەکاتەوە ئەمڕۆمان بەڕێ کرد داهاتوومان تونێلێکی تاریکە و ئەو سەری دیار نییە، خوا بێ بەرەو کوێ بڕۆین. هیچ ئومێدێکن نامێنێ، هیچ هیوایەکی جوانن نامێنێ، هیچ پرۆژەیەکی جوانت بۆ داهاتوو نابێ. کەواتە بە کورتی و پوختی مرۆڤ ئەگەر لە پرۆسەی هاوسەرگیریدا سەرکەوتوو بوو بەویستی خوای پەروەردگار، وەڵی هەموو هەنگاوەکانی تر بۆ ژیانی داهاتوویان بۆ ژنەکە و بۆ پیاوەکە بە جوانی دێتە پێشەوە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بەرەو بەختەوەری دەڕۆن. لە هەژاریەوە دەوڵەمەند دەبن، لە شکستەوە بەرەو هەستانەوە دەڕۆن، لە بێماڵیەوە دەبنە خاوەن خانوو، لە بێ ئۆتۆمبیلیەوە دەبنە خاوەن ئۆتۆمبیل، لە بێ پارەیەوە دەبنە خاوەنی پارە و پرۆژە. بەڵام بەو خوایە ئەگەر هەموویانت هەبێ لە ژیانەکەی خۆتە لە ماڵەوە هەز بە ئیسراحەت نەکەی، هەز بە خۆشەویستی نەکەی، هەز بە ڕێز و حرمەت نەکەی، هەست بە ئامێزێکی گەرم نەکەی، هەست بە ڕوێشی خۆش و زەردەخەنەیەکی لە دڵێکی پاکەوە هەڵقوڵاو نەکەی، وەڵڵاهی ئینسان ڕۆژ بە ڕۆژ شتەکانی لەدەست دەدا. ئەو کۆشکە ئەو ماڵە ڕۆژێک بە بێنازی کەسی تیادانانیشێ چۆڵ دەکرێ، هەر یەکە بەلایەکە دەڕوە.